بەڕێزان ئەم پلاتفۆرمە وەک پرۆژەیەکی مەدەنی ئامانجدار دەیەوێت ببێتە وێستگەیەکی گرنگ لە کاری مەدەنی و دامەزراوەی کە بێگومان لە کوردستان و تەنانەت ناوچەکەش لە سەرەتای خۆڕێخستنەوە و دروستکردنی دامەزراوە و کاری مەیدانیدان. بۆیە پێویستمان بەکاری زیاتر و توانای گەورەترا بۆ ئەوەی ببینە بەشێک لە کۆمەڵگەیەکی مەدەنی کە هەموو دنیا پێوەی سەرقاڵە. هەر لەم پرتەشەوە دەمانەوێت تواناکان لە چوارچێوەی پلاتفۆرمەدا کۆبکەینەوە بیان خینە خزمەت نیشتیمان کە بێگومان چەمکی نیشتیمان زۆر فراوانتر و سەردەمیانەترێکە بۆ پێکەوەژیانی کۆمەلگاکان و تێپەڕاکردنی هەموو ئەو جیاوازیانەیە کە لە نێوان مرۆڤەکاندا هەیە و ڕۆحێتی کارکردنە بە تیم لە بازنە گەورەکەدا کەرکردی نیشتیمانە. دەمانەوێت لەم ڕێگایەوە تاکێکی نیشتیمان پەروەری بەرهەمهێنەری سوودبەخش پێشکەش بە کۆمەلگە بکەین و گرنگی بە پرسە نیشتیمانیەکان بدەین و تواناکانمان بخەینە گەڕ بۆ خزمەتکردنی نیشتیمان. ئەمەش بە هەنگاوی لەسەرخۆ دێت کە پلان بۆ داڕێژراو بێ و پش و درێژ بین لەسەری و پێویستی کاری پێکەوەیی و یەکتر خوێندنەوەی و فەرامۆش نەکردنی ئەوی ترا. بەڕێزان ئەوەی گرنگە لای ئێمە لە بەرچاوگرتنی بەرژەوەندەی گشتیەکانە کە بێگومان دەبێت هەمووان بەشدار بین لە پاراستنی بەرژەوەندی گشتی و بەهاباڵاکانی ناو کۆمەلگا و دەبێت خۆمان ماندووکەین بۆ ئەم بابەتە تا نیشتیمانێک بنیاد بنین کە مرۆڤ تێیدا بە شکۆی مرۆڤەکانەوە بژی و ژینگەش لە ساییدا پارێزراو بێت. بتوانین پێگەیەکی تر دروست بکەین بۆ ئەوەی بە هەمومان ئەم بەناغەتێ بپەڕێنین و کوردستانی بوون بۆ کوردستان، ئینسانی بوون بۆ ئینسان و نیشتیمانی بوون بۆ پرسە نیشتیمانیەکان، گردوونی بوون و هاوامەرج بوون لەو هەڕەشانەی کە ئێستا هەڕەشە لە هەموو مرۆڤەکانی دنیاکەن لە هەر پنتێکی دنیا بن وەکو تیرۆر و خۆسەپاندن و گەندەڵی و ساختەکاری و خۆسەپێنی و دیکتاتۆریەت و مادە هۆشبەرەکان و پیسکردنی ژینگە و هەموو ئەو نەهامەتیانەی تری کە ئێستا هەڕەشە لە تەواوی مرۆڤایەتیەکەن و هەمومان ئەو بەرەیە بەهێزکەین کە ئەتوانێت دادپەروەری و ئازادی و ئاوەدانی و ئاشتی و ئارامی لە سەرتاسەری جیهان و وڵاتەکەی خۆشمانە جێ بکاتەوە. بتوانین کۆتایی بەو مۆدێلە بێنین کە لەسەر بنەمای غەدر و غوبن و غیرە و غرور دروست بووە، سەرکردایەتی بوون بەو معنایە بێت کە بتوانین گیانی خۆنەویستی و گیانی خۆبەخشی و گیانی بەرپرسیارەتی و هەڵگرتنی ئەرکەکان و قوربانیدان بەهێز بکەین، نەگەڵ مۆدێلەی لە ڕابردووە لە ڕێی کۆمەڵە ڕێکخرا و حیزبەوە بریتیە لە هێنانە پێشەوەی و کەسانی بڕیار لە لای خۆیان قۆرخ بکەن، خۆسەپێنی و خۆپەرستی و خۆخۆیەتی ڕنگ پێبەنەوە ئەوەی نەیانتوانی وە لە ماڵەکەی خۆیانە جێبەجێی بکەن ئیسقاتی کەنە سەر تەواوی کۆمەلگا. بۆیە سەرکردەبوون تەنیا دروستکردنی کۆمەڵێک کەس نییە لە ڕیزی پێشەوەی مەجلیسەکاندا بنیشێ و تاگلایانانە بڕیار بدات و بەرپرسیارەتی بڕیارەکانیش لە ئەستۆ نەگرێ، بەڵکو سەرکردایەتی بوون هەڵگرتنی بەرپرسیارەتی و گیانی قوربانیدانە زیاتر لە هەموو ئەوانەی تر. من ئومێد دەکەم ئەم پلاتفۆرمە ببێتە چەترێک بۆ کۆکردنەوە و یەکخستنەوەی هەموو جیاواز و ناکۆکەکان و هەموو ڕنگ و دەنگە جیاوازەکان، ببێ بە سەکۆیەک بۆ ڕێخستن و پێشخستنی توانامرۆیەکانی ئێمە لە هەموو بوارەکانە، ببێ بە مینبەرێ بۆ گزارشکردن و ڕادەربڕین و ئامادەیی و هەڵوێست لە هەموو ئەو دۆزانی کە ئێستا لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی لە وڵاتەکەی ئێمەشە قسەیان لەسەرەکرێ. دەیەوێت لە ڕێگەیەوە توانامرۆیەکان سەرچاوەمرۆیەکانی ئەم وڵاتە بخاتەوە خزمەتی ئەم کۆمەلگەیە، قسە لەسەر پرسە نیشتیمانیەکان بکە، قسە لەسەر هەموو پرسانە بکە کە هێزە سیاسیەکان بەداخەوە بە ناوی منانەوە فرامۆشیان کردووە. ئێمە ئەمانەوێت جیاواز لە ژمارەیەک ڕێکخراو و جیاواز لە وێزانەی کە بە ناوی کۆمەلگەی مەدەنیەوە خەریکە کۆمەلگەی مەدەنیە شێوێت، جیاواز لە هەموویان لەگەڵ ژمارەیەک ڕێکخراو لەگەڵ ژمارەیەک دامەزراوەی جدی لە وڵاتە کار بکەین و پەیوەندی تۆمان